کاتەم باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تێری دیالۆگ. ئازیزان، ماوەیەکە کە ئەو دەسەڵاتدارانی سوێد لە کۆبوونەیەکە کە لە شمالی سوێد گرتیان باسی ئەویان کرد کە ئەگەری شەڕ زۆر لە ئارادایە، ئەوەی کە رووسیا هێرش بکاتە سەر وڵاتی سوێد هەڕەشەکە زۆر تونتر بووە بۆ تا ئەندازەیەک لە مێدیای ئەو وڵاتە و لە دەرەوەش تاسیری داناوە. ئایا ئەم شەڕە ئەبێ یا نابێ؟ هۆکارەکەی چییە ئەو جە و فەزای شەڕە دروست بووە؟ بۆ ئەم باسە داوامان کردووە لە بەڕێز کوردۆ باکسی ڕۆژنامەوان لە وڵاتی سوێد کە بەشداری ئەم بەرنامەیە بێ. بەڕێز کوردۆ بەخێر بیت. سپاس دەکەم. گەلێک سپاس. بەڕێز کوردۆ، سوید نزیکی پتر لە 200 ساڵە لە ناو شەڕدا نەبووە، ینی شەڕ لە سوێد نەبووە. ئەخیر شەڕ 1800 وردێ 1800 لەگەڵ نۆروێژ ئەخیرین شەڕی بووە. بەڵێ لەگەڵ رووسیا. من چاوم لێ کردو ئەخیرەکەی بووە لەگەڵ نۆروێژی تو دوای کۆتایی هاتووە. پتر لە 200 ساڵ 200 ساڵە شەڕی لە وڵاتان نەبووە. ساڵی 2017 وڵاتی سوێد سەربازی لە وڵاتە هەڵوەشاندەوە و وەرگرتنی سەربازی ئیجباری کە پێشتر ئەوانەی وا تەمەنیان 18 ساڵ بوو وەکو سەرباز ڕاگیران، ئەوەی هەڵوەشاندەوە بوو بە وەکو کارێکی ئیداری لێ هات، بە سوێدی پێڵەن شەنستەمەن، وەکو ئەوەی کە خەڵکێک بچێت و لەوێ وەکو ئیش بکات، وەکو سەرباز ئیش بکات و پارەوەەر بگرێ. بەڵام ئێستا دەستیان کردوتەوە بۆەوەی کە سەربازگیری دەست پێ بکەنەوە و ئەوەی وا لە 200 ساڵی ڕابردووە ڕووینەداوە ئەگەری شەڕ لە سوێدا هەیە. بە باوەڕی ئێوە ئایا واقعان ئەو ئەگەری شەڕە هەیە لە وڵاتی سوێد؟ سپاس دەکەم. ئەها هیچ تنەیە بڕاستی هەر کەس لە سوید شاشمایە کەس تێناگرێت چما حکوومەت و سەرۆکی لەشکری هەری بلند میکال بگدێن وان تشتانە باس کردیە. لێمە باوەرم بەریا چی بێژم کویان 215 ساڵە سوید نەوترالە، هیچ شارێکتە نەبووە و وڵاتی سوید جۆرافیاوی نەنیزیکێ رووسایە، وەکی فینلاندیا 1300 کیلومتر سینۆریوی هەیە لەگەل رووسیا، تهدیدەوی جودایە لە هەر دووادە مشکلێوان چی بوونە، بەس سوید و نۆروێج سوید و رووسیا هەوقە مەسلەتنە. لێمە باوەرم دوسێ سەبەب هەنە. یەک جوان ئەوەکو مەسلی ناتۆدا چخا هەر ڕۆژێک و دەوڵەتی تریکە بلۆقا خۆ دەکەیان و تۆ دانیەش بۆکو سوید نیکارە بە ئەندامێ ناتۆ بەرەوەیەکێژی سویدی گەلێکی ئاززن و هەر ڕۆژێک و دیچە کێمتر کەس دخوازە سوید بە ئەندامێ ناتۆ. مەسەلا بەری ساڵێکی سەتا هەفتێ نزیکە سەتا هەفتەی سویدی دخواستم ببن ئەندامێ ناتۆ. ئیرۆ ئەو هەژمان هاتی دۆرە 5-5-4. ئەس باوەرم بە تهدیدا شەڕی رووسیا دخوازن و خەڵ زێدەتر بخوازە بکەون ناتۆش بەرکو چخواز دەرەنگ ببە ئەندامتیان ناتۆ هەوقاوێ زۆرتر ببەش بۆی سویدجی وڵاتی سوید حکوومەتی سوید خەڵکی خۆرە باسی بکە. دویەمیژی مەسلەیەکی ئەکۆنۆمیە وەختی و بکەون ناتۆیە دوێت سەتا بروتۆ ناشنال پرۆدوکت یعنی هاتنی وانی گەلەری بکەوە ناوە زەکاتیان باجێک و ئەم هەموو ددن سەتا دۆی دچێش بۆی ناتۆیە. ئەوژی مەسلەیەکی ئەکۆنۆمیکە حەزریش بۆی هەیە. لێ من هەری بەریات شت خوازم بێژن و ئەها ئەو تشتێک و گۆتنە تشتێکی گەلێکی دەمێکی درێژ باس دەکەن ینی دوێ ئەولی ئوکراینە شەڕ هەندا بکە دوێ رووسیال گەلێک هەنێک جێدی شەڕ بکە ئەگەر وا ببێ ئەگەر وا ببێ لە سویدی دکەوە ناوا شەر دوی معنەیدا یعنی گەلێک ئەگەرە نەکو ینی دەبێژە سبینی ئەوێ رووسیا وەرە لە سوید بخە تشتێکی وهاتنەیە دەبێژە ینی ئەگەر ئوکراینە شەڕ هەندا بکە و رووسیا و پوتین قەرارەی خۆ بدەن هەر وڵاتی دی لە ئەوروپا ئیشغال بکەن داوی سوید دبە بەشداری حربێکی نەکو دەبێژی ئاکتیڤ ینی رووسیا وەرە ئێریشێ بینە لەسەر سوید لێژ وەختی کو نابەرە ناتۆ و سوید ناتۆ رووسیا دەشە دەرکەوە و سویدجی ئەندامێ ناتۆ بە ئەو شاخە سوید دناو شەردەیە وانە ینی اینجا ئەوە شەیتانی دەکەن دش بۆی و پشگیریان ناتۆی زیێدەتر بکەن ئەو گوتنە ینی بە معنەیەکی گەلێکی شەیتانی
ئەم چوا بێژم بە دیپلۆماتیک زمانێکی تەلافوزێکی وساکردنێک و دخوازم بێژین و ئەوە ئەم دریسکێ دەنە ji bo wî jî eger Erdogan henekî dijî dirêj kir mesela veto û NATO dengê xwe nekin yani dixwazin çukî xelkê Swîd gelek aciz bûye ji Tirkiye û ji Erdogan dibêjin em ji dîktatorekî em baz didin û em ê bigîjin dîktatorekî dî ji bo ku ew mesele bibî yani ez wisa bawerim yani dê ji ber ku anha li Moskwa li Kreml biryarekî ku her şer bikin li Swîd tune li Avrupa Yekîtiya Avrupa'da anha 27 devlet heye li nava 27 devletan çima êriş bîne ser Swîd yani tiştekî ne mantıqiye bi rastî tiştekî ne we yani sînorê me tune gelek eolî her Polonya tamamen fêm kir yani bi 1000 kilometre belkî ez baş nizam teknîk ya 900 ya 1000 kilometre hududê sînorê Rusya û Polonya gelek hev heye eger dest pê bike gelek her Ukrayna şerê Ukrayna xlas ke ji gur biçe Romanya were Macaristan were Polonya ئەوانە ئەندامی ناتۆن بە پێی قانونی ناتۆ نامی یەکێتی ئەوروپا نەژی بەڵێ بەڵام بە پێی قانونی ناتۆ هەر وڵاتێکی ناتۆ لە شەڕا بێت هەموو وڵاتەکانی ناتۆ لە شەڕان سوید لە ناتۆیان نییە و ئەو دڵنەگەرانیەوە ئێستا هەیە ئەڵێن ئەگەر رووسیا هێرش بکاتە سەر سوید بە تەنیا مێنێتەوە ئەگەر چی سوید بۆ خۆی بڕیارنامەی هەیە لەگەڵ وڵاتانی سکەندیناوی لەگەڵ ئینگلترا هەیەی لەگەڵ ئەمریکا هەیەی ئەوانە بەرنامەی جیاوازە کە هینی سەربازی پێکەوە هەیەە ینی خەتەرەکە هەر دیسان کەمە بەڵام سەرڕایەوە وڵاتی سوید لە ناتوان نییە بۆیە ئەو نیگەرانیەوە لەوەوە سەرچاواگرێت وای ینی دبینە مرۆ چاوە کیژان پەرسپەکتیو دخوازی مێزە بکی ینی پەرسپەکتیوا من و تە ئەمێژن ئەزووکی پسپۆرێکی تو تهدیدێکی ڕاست و ڕاستە لەسەر سوید نابینم ینی تو تهدیدێکی ڕاست و ڕاست ئەنێژ بۆ ئەو کەسێت بەنامە تەماشا بکەین بلا باش زانم ینی رووسیا تهدیدێکی لەسەر سوید نەکردە لێت ئەگەر کو دبێژێ سوید ببە ئەندامێ ناتۆ سوید بخۆت بێژە ئەم دکارم کەونە شار ینی رووسیاوی تشتی نەگوتیە ئەنی بەری هەر تشتی هەنێکی ئەم بێژن نۆرمال وەختی وڵاتی رووسیا دخوازە شەرێکی لە وڵاتێکی دی دەست پێکە ئاژی تشتێکی ئۆپەراسیۆنێکی عملیاتێکی بکە مقامێکی وی هەیە ینی مقامێکی وی چاوایە ئەولی ئەوێ دەردکە بە ژنکێکی هەیە زاهارۆڤە ئەو بەردەفکێ کرەملە ئەو دەردکەوی دەبێت شتێ نەخۆش دەبێژی دوایی دیمیترۆ پێسکۆتی ئاخافتن دکە دواییژی چ دبە سکە وەزیرە کاروبارە دەبرێت لاور و ئاخافتن دکە پشتێوی جیگیرێ لاور ئاخافتن دکە وەخت ئەو شتێک و جیگیر دەبێژە ئەو جیگیرێ کاروبارە دەروێ ئەو شتێک و ئەو دەبێژ ئەو دەبێ سیاست ji ber ku divê wezîrê karûbarê derve Foreign Minister gelek agresîv be bes ê duyemîn tozekî tê nerm dike lê mesela li ew meselê eger normal ew şerta fekrî ew meqam li dijî Swîd tune yani yek ji wan kesa axaftin nekiriye بەڵێ بەڵام ئێستا ئەو جەوی فەزای شەڕ هەر نەک لە سوێد ئێستا ئەبینین ئەوڕۆ تایوان هەڵبژاردننی کرد ڕۆژی شەمبەی هەڵبژاردننی کردووە بۆ سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە و دیارە تایوان لەگەڵ چین کێشەی هەیە و چینیش هەڕەشەی کردووە کە ئەوە تایوان بەڕسمیێ ناناسێ هێزێکی زۆری دەریایی ئەمریکا لە دەریای تایوان و لەو دەوروبەرەیە بۆ پاراستنی تایوان و لە لایەکی ترۆ کوریای باکوور ئەویش هەردیسان هەڕەشەیە بە دروستکردنی سارۆخەکانی سارۆخی ئەوەی بۆمبی ناوەکی هەڵەگرێت و تازەگی یەک دانێکە تاقی کردووە توانێت ئەو سەری ئەمریکاش بپێکێ و لە شەڕی ئوکراین بەو جۆرەی کە ئاماژە پێکراوە کوریای باکوور یارمەتی سارۆخی رووسیەی کردووە و لەم جاری ئەخیرا کە لە ئوکراینە ئەو سارۆخانە هاتوون پێدەچێت ئەوە بێت کە کوریا پەیداوە ئەو شەڕەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خەریکە پەراسێنەوە هاتوۆتە دەریای سوور و ئەو چەند ڕۆژە بینیمان کە ئەمریکا و بریتانیا خەریکە ئەدەن لەو حوسیانەی کە هەڕەشان کردووە سەر کەشتیەکانی دەریای سوورکە لەو دوورگەوە تێپەڕە بن
هەموو ئەمانە ئێوە چۆن پێکەوە بینن ئایا ئەمە ئەو جەوی شەڕە لە سوێدا زیاتر پەرە پێ نادات و نایکا بە شتێکی واقع بەێ براستی ینی مرۆڤ بەرێ مەدەکاربوو سیاسەتە جیهانی حتا 5 ساڵە ئەنالیز بکرا لێ ئێستا منکارن حتا 5 ساعتە ئەنالیز بکرد بنەخرێنش بەرکو گەلێکی تشت بن ئەها لە تایوان ئەو دەنگدان چێ بوو ینی تایوان توزانانی 1940 هادا پشتێک و ماوەزەدم هات و چینگرت ئەو بخوا وڵاتێکی بچوو بدانین و ئەوانە دەنگدانی خۆ چێتکن و دەموکراسیا خۆ چێتکن گۆریاخوا و دەبێژن کو ئەم ناخوازن بەشێکی چینێ نینن ئەم زمانی چینی خەبەر دەدەن کانتۆنی لێ ئەم نەژوانانە لێ هەر وساژی ئەها مەسەلا تایوانە هەیە مەسەلا یەمەن هەیە مەسەلا فلیستین هەیە مەسەلا ینی ئەم دەکارن بێژین و ئەها ئەم کەتنە شەڕی جیهانی سێمین بێک و ناوێوی دەینن ینی کەس ناوێوی دانانیە نەگوتیە ئەف شەڕی سێمینە جیهانەیە ینی بە ئاوەیەکی وها دبینم جا ئەگەر ئەم بفکرین بۆی سوید بەری هەرتی خوازم بێژم ئەو کەسێک و زاروکە ئیمپاراتۆریە قدیمن ئەو پرۆبلەمن ینی مەسا رووسیا مەسەلا چین مەسەلا ئیران مەسەلا ئۆسترکیە ئەو هەر شار وڵات ئیمپاراتۆری عوسمانی هەبیە فارس هەبیە چینی هەبیە رووسایە ئەو خوا خەڵقی گرنگتر دەبین بەزنتر دەبینن بەروەیەکێژی دخوازن هەرتم شەراچێکن چونکی ئەو شەر چێنەکن وەکیک و قەبسووجێکی بکەن یانی گەڵخوا بەروەیەکێژی ئەو هەر شار وڵات حتا هەر شار دەولەت سینۆرێوان وەکی هەبە ئەوکە ئیرۆ بە ئەو مشکلاوی دروست ببێ یانی ئەگەر تو ئیران رووسیا چین و تورکیا ئیرۆ هەر شار وڵاتە ڕاکی لە دنیایدا هیچ شەرێک نابێ هیچ پرۆبلەمێکی نابێ هەموو ئینسان هەبوودی ماچی بکن سلااو بدن هەبوودی کاری خۆ بکن هیچ مشکلە ئەف حتا هەر شار وڵاتە بە دنیایدا مشکلی ئەمە چیە بن و تێژی گەلێک بەرنامەچێکی لەسەر بەڵام ئەگەری شەڕی ئاوان مەزن لە ئاستی دنیادا وەکو بڵێن شەڕی سێیان شەرێکی ئەکۆنۆمیکە ئەستێمەوەی دەرێ شەرێکی ئەکۆنۆمیکە ینی هەنگ وڵاتی کاپیتالیست دەبێژن ئەم نکارن ماڵی خۆ بفرۆشن ئەم هەنێک ماڵە هەنێک چێکە هەنێک دەگۆیا بەریاوێگا سارەوە تشتا بفرۆشن و دوێمیژی حاکمیەتە دنیاە مەسا رووسیا ئیر گەلێک خورت بیە گەلێک ئیسار مەسەر لە ماڵی لە ئافریقا گەلێک جیا ڕژیم کە تێ دەستێ رووسیا ڕۆژراتە ناوین لە سووریا لە ئیران لە عێراق ڕۆڵاوی گەلێکی مەزنە ینی هەنێک ئینسان ڕخنە دەگرن تەمام دو ڕخنە رووسیا بگرن لێ دوێ ڕاستیژیان ببینن لە دنیاەدا گەلێکی قوتێکی مەزنە دیساژی من بویە قوتێکی مەزن و ناتۆ و ئەمریکاوی قوتی قبول ناکەن هەر وسا چینجی ئەکۆنۆمیک گەلێکی خورت بیە یعنی چین دخوازە ماڵی خۆ بفرۆشە لە ئافریقا ئیرۆ لە ئافریقا قوتە چین و رووسیا ژێ هەر کەسی مەسترە ژبەروەیەکیژی ئەو شەرێکی ئەکۆنۆمیکە یعنی ئەساس مشکلە ئەوە دخوازە بازاری خۆ مەزنتر بکەن ناخوازە وڵاتی دیتر سەر بکەبن ئەنها 22 دەوڵەتی عەرەبا هەیە یەک ژوان دەموکراسی تنەیە چما ژبەکو دنیا ناخوازە لە بوور دەموکراسی چێ بە دەموکراسی چێ بە وچاقی نەفتێوان و ئیمکانێوانە جۆغرافیاوان بۆ خۆ بکردێنن بەروەیەکیژن کەس ناخوازە ئیرۆ لە سووری جۆغرافیا لە سووری ئاژی لە عمان ئاژی لە سعودی یعنی وڵات سعودی ئیرۆ شەرق قوتاوی چییە یعنی ئەگەر ئەمریکاوان بخوازن دەکارن سێ ڕۆژادەوی مالا مەلیک ینی مالا قرال ئەم دەبێژن ڕاکن بەشبەرک و مەسلەی ئەکۆنۆمی حسابی ئەکۆنۆمی ئەو ئیجازە دەداوان دەبێژش بوو ئەم ئەکۆنۆمالی خۆ بفرۆشن کۆنتترۆلا خۆدا ئەم دێنن بەروێکێژێ ئەم ناخوازن وڵاتێ مسلمان دەموکراسی وەرەوێ دەرێت لێستا مدرێش کرد عفو نانا مشکلە نییە بەڵام ئەو شەڕی ئەکۆنۆمیە لە لایەکی تریشەوە بۆ خۆی ئەو گلوبالیسیۆنەکە هەیە ئێستا لە ئاسی نێودەوڵەتیدا پەیوەندیەکانی وا کردووە مەسەلەن بڵێن وڵاتی سوید ئێستا شەریکەی ڤۆڵڤۆ ساحێبەکەی چینە بڵێن لە شەڕێکی ئەگەری شەڕێکە طبعاً بنەمای ئابووری ئەو وڵاتانە ئەکەونە بەر هەڕەشەی ئەو وڵاتەی وا هێرشە کاتە سەری چۆن دەکرێ ئەوەی وا ساحێبەکەی رووسیا و چین پێکەوە هاوپەیمانن لە UN زۆر جار ئەمانە پێکەوە یەکدانە ڕێی ئەدەن پێکەوە یا وێتۆیەکەن پێکەوە چۆن دەکرێ رووسیا هێرش بکاتە سەر سوید و بدا لە بنەمای ئابووری ئەو وڵاتە کە وۆڵوۆ ساحێبەکەی چینە ئەوە چۆن نەبێت ئەوە لە ئاسی نێودەوڵەتی شاشتی وا هەیە هەر ئەڵعانە ئێمە بینین تورکیا لەگەڵ ئیسرائیل کەوتۆتە کێشەوە بەڵام زیاترین گۆڕینی بازرگانیان بۆ لەو کاتەدا کە
يعني اوان إسرائيل بله على الشريف ما بس ما ويا هالجرساني الشر دروس كردني جوي شرعية واقعية يعني بريها تشتي خوازم بيجي مثلا اگر كو روسيا ايريش بين سر سويد تشين الكاريا روسيا بك الكاريا سويد ناكيا يعني ابا مزانبه چونكي او تكليه روسيا وتشين او خد جبهه كده دبينا يعني فرق ناكي انا شلادك بوكي هاب نفكر مثلا حتى تشين عن هذا بيجي اگر كو روسيا اوكرانيا قزانش كر حرب وش أخي أزيج هرم لشكري يخببهم تايوان بخم دستيخوا يعني تشجري داي هبودينه يعني حتى أني مثلا أوكرانيا حالنا بتشين ناكيا بناوا تايوان للمسألة سويد إقتصادية أخو هدي قال جرا دايد شركة خو فروتية ولاته أوكي تشين مثلا تشين بدري حمو سينما السويد أنا شركة سينما بيوغراف دست تشينية ده قال لك أوتيل أوكي أوتيل أساسه وأنا تشين كرينه يعني السويد قال لك ايكونوميك قوتك مازن شي بيتشين شاري خو باويناك يعني بناشا بتفينغو بزاوكي زماني بكلاشنيكوف شاري هناك دكاني وان وشركتي وان فابريقي وان ولات ايكونومي دي خدستي خو وقت ايكونومي دست تدا بهرتش دست تدا مثلا تهري انغولا تهري اثيوبيا تدشي مثلا كوزير كهرباء در اثيوبيا قاتكي هي يعني نقول ست جوري هي نابي بقاتي تكلين تشينه يعني حمو دبلوماتي تشين ورد انشتنا وكاردكن شوال افريقيا تشمالي خو تشتي خو بفروشن يعني ابا تشتي برينترس هم كومونيست هم كابيتاليست يعني سوا او يبالكيش ورينا يعني هم كومونيست بدا ايفا بشاف كومونيست بروجي كابيتاليست يعني تشتي بر بالكيش يعني ادبم يا قوه ابني اناليز انما تشي بري ما تقول مثلا كومونيست تشابه واي ما تشتكي تكلم قوتها لإيرو هم نكارم بيجن هم إمبرياليست هم كابيتاليست هم كومونيست يعني براستيجي إمكان ما وك أناليتيكر لما يكو أم هنك تشتا بكارم بدن فانكرن لأجر دي ساجي أمور سر مثلا سويد إيرو هنك حكومتها سويد دخوازه أو ريسكا شارج بوخوا قالكي جورة بك چونك هم حكومتها آنها پوزیسیون همی نباشه یعنی محالفت زحفتر دنگ دگره اگر ایرو دنگدان شبه بیامینجی مسئله کی دی هي مثلا ناتو اذا دخوازت دستي خو قوات بكيش بوكو سويد زوب باندامي ناتو دور ده قال لك جوار اوتكن وسيمينجي جبوي خلق اخوات خوازه حاضر بكيش بوي روجنكو زحمت ورن يعني دخوازه بيجيكو ام بكيفن شار لنكو تيش روسيا ورا السويد يعني هذا صعب سكن بله فقط لپراویز و بلیم که هشتنوی ناوی کمونیسم لتشین زیاتر به قازانجی کاپیتالیسم چونکی اوان هر جاربیان او دجایتی کمونیسم کن الان چاو لچین کن زانه چین چولاتکا او بو دجایتی بلام کدیت سر مسئله سوید ولاتی سوید بو خوی توشی کشین او خوی او بو خوشان اماجه تام پیکر ام دستجاتی ينجي بيلن كخريكي كيشن شركة ولاتي سويد ناتواني اوانه چارەسەر بکات چۆن نتوانێت شەڕ بکات لەگەڵ وڵاتی ئەو ژی بڕاستی مشکلێکی گەلێکی باڵکێشە یعنی نفوسی سوید هەمووی 11 ملیۆنە و لە وڵاتێکی زۆر بچووکە و نکارێت مەسەلەی کریمینەل ئەو چەتە هەنە لەوێ دەرێ یەن کریمینەلە و وان مەسەلە حال بکە يعني إمكان السويد بس تشتكي هي عم توازن بيجم كود نابع بحرية ده للسر تكنيكا لشكريا السويد قال لك يخرته والعزمانة تجي قال لك يخرته بس لعردينا خد زنا إنسان كي مش بكوشر بكن بس قال كوشر خاص تكنيك ببا أو قاسم يجي بقوته يعني أو بالافريقيا السويد شيء كان ياس قريب وانا الدنيا قال لك ولاد خوازن بكره يجي ليه تجربة سويد طبعا دوستا سازتر لحردجي تنايا بسيكولوجياوي تنايا لوجستيكاوي تنايا قالك تشت هنا تزاني جرينجا مثلا الشر وقت يكون الشر دس بيدك كان نتني مثلا لشكريه هل وصاد في خوارنا با انسان خو بشيرن بني عرده جيهبن يعني قالك تشتي لوجستيك هبا مثلا تشتي لوجستيك هل جرينجا يعني
يعني 11 مليون انسان او هر كودري او چا خو تدبیر خو بستینه ام بيجي سيستما آوه مثلا آو هموجي جيكي ورا قالك خرابه قالك تو سيستم ديني عيني باجاي استشارجي آو ورا وقت كو روسيا سيستمك آو خراكش جي دي آو بيني على تريك دي ساوسا كهرباء يعني سيستمي على تريك قالك تو يدي جعده ديني نو كي بري مثلا السويد ستوكهولم لجيكي روسيا بخه وشارع حمو بي على تريك دمينه كاستك شمال ونامينه يعني امشي تشتكي قالك جرينجا يعني دوي او يدا دفع هروسا تشتكي بسيكولوجيك يجي هي نتوي دنيا حمو برياردانه هر شرش خاجي دجوار به قالك دبستان ونخوشخانه جيان بردوام بك مثلا اوكرانيا دبيني جيان نسكنيه تو دكاري رخنه بك خلق اوكراني لجيان نسكن دبستان دوام دك کنسرواتوار موزیک کاری خود دوام دك روزنامه شاب دبن هر تش روزانه دوام دك جبويجي اول قالك السويد 215 سال جوان تشتادور كتيه من ويروجي روزنامه وكن سويدي راح هناك كرمغوتي جبوكو كرد سويد سربك قال لكم شنحب هزار كردا بين يا بيجي وبيدا وانا والكاريا وبكن كامرو تشوا شردك يعني زوركو زوده تجربه وتنيه ويعني مثلا مخابن وزير سروق وزير قوت او كسيكو باسبورت سويدي قلتنا اجنبينا ومنا باوري كنت جبوي سويد شربك بلكي تاودي تبع اخافتني كوساجي كير يعني مجي قلت عكس ويا يعني ايكو جبوي سويد تشربك ايكو غريبا دوايا هاتنا سويد وزار يوان ام چونكي ام كل مثلا ولاتي مني ام يارن كودري ام قواشان شبه ام جبوي سويد شربك ام جبوي ولاتي كيدي شان ناكر ابياجي بروبلم كيديه يعني كو السويد براستي او اخافتنا كو سلوك وزير كير بشتوي جديه تاويه شر روسيا جنما چونكي قال خل عاجل بوتي چما تبيجي باسبورت سويدي ونزانم كيل كودايك بيو تشابيه هركسي كو هم ولاتي سويد باسبورت سويديه حاضر خوش بو سويد شربك يعني دوی سلوك وزير كي خلق خو نتوي خو حمو كوم بك قال هودي نزيك بك دور لك جودي در يعني او جديار دك او اخافتني كود روسيا مهتدي دك اجي شار نزيك تا قالك مرو زياده جدي نقرا بله ايوه بخوتان شركان اگر شر دست بكت علي والله شعر از قالك سويدي ما من بخوجي سربازي كريه حفت مانغوليه للي شوبينج للسويد بله مەسلەیەکی کە ئەوەیە کە بۆ خۆی وڵاتی لە کاتێکا کە ئەڵێن هەڕەشەی شەڕ لەسەر سویدیا لەلایەن رووسیەوە هەر ئێستاش غازی رووسیا لە تەریقی بۆریەوە دێت بۆ وڵاتی سوێد ئەگەر لە بیرتان بێت چەند ساڵەوە تەقینەوەیەک بوو لە دورگەی بڵێ دەی ئەمە چۆنە بێت لەولاوە ئەوان پەیوەندی ئابووریان وهایە کە غازەکەی دێتە ئەوێ بەواژی لەولایشەوە هەڕەشەی شەڕەکە لەسەری انت بخبري بحث كنت قلت اردوغان يا اسرائيل تهديدك وتشتغل لك خراب بجا للتجاره او اللي قال اسرائيل قال لك مزنه جاي سويدجي عنها روسيا تكلي اجل كو حوقاج روسيا بترس يعني قال لك سفارات روسيا لبرباطه قلت تجارتها خو حمو تواب كان ده استاذنا خو كم كان تشتكي وسا تنيه يعني اجل سويد مثلا نورد ستريم هي او خطكي بوريه دمشينه وواخت ديجي انا دور دجي هيج قرانيه كي نكريه اواجي شان دكو د تجارت د دبلوماسيه د ايكونوميه د تكيليه خو كيم نكيل قال روسيا معناها وقت روسيا جي اوقاس ناترسي و او يا بتشتكي قال لك بالكيشه كو سويد تهديد نابينه روسيا چونكي انها وقت كو سويد اجازه ده دستور ده كو نفط انجي غازي روسيا درباز ببه هر ساعت ايكونوميا روسيا بقوتر دكه يعني وقت كو اگر روسيا نكار به نفط و غاز بفروشه پاريوي كيم دبه قبا پاريوي كيم دبه قوت اوي شارج كيم دبه بس indirect سويد انها يارمتيا ايكونوميك دكه بو روسيا اليكاريا ويت كو بوريه خود نفط اخو انجي غاز اخو بفروشه بله او رابورتك من بيس روجي شنبه لسر او بازاری بورشی بەشی سەنعەتی بەرهەمهێنەری چەک لە سویدا کە زۆر بەرز بووەتەوە لەوانە فڕۆکەی یاس کە باسان کرد و چەند بەرهەمهێنەری تر کە وڵاتی سوێد زۆر بەهێزە لە دروستکردنی خودی ئەم دروستکردنی ئەم فەزای شەڕە چەنە تەئسیر دانێتە سەرەوەی کە
ئەم بازاری بورس و یا ئەم فرۆشتنی ینی فرۆشتنی چک و تەقەمەنی سوێت بۆ دەرەوەی وڵات چەندێک تاسیری هەیە لەسەرەوە. زحمت است که برسوای بدم لێژبەر و وقتی مثلا آنها مدیتیک و ئەمریکا گوتبوو هەنێکی بالافرا بفرۆشە بەری ساڵێکی جوانە گوتن جسویدرە گوتە هەنێکی چێکی خۆ بالافرن شەر بدە ئوکراینە گوتن ناگەلک ئەم خۆ پارێزن ئەم نادن و فلان بێوان ji رووسیا دەترسیانە نەدەفرۆتن ینی سوید سیاسەتێکی دوورو دەکرد ینی ژعالیکی بێ ناخوازە سێلا بفرۆشە اوکرایناش برکو دخواست نتخواسته که جنیش که بری چند مانگ سوید قراره خواه گورم گلک بالافری خواه فروت اوکراینا فیاتی که ارزان باورم لباس آوه که فروت مثلا دانمارک خاشی وی هفتی قرار دابو از باورم تسلیم نکریه هیچ لیوانجی او F-16 هنه و هنگ بالافری دی هنه وانا ده دول لی وقتی که سوید بکه و وقتی که ریسکا شرط چیه بوش بوی سوید او دما گلک بالافری خواه نفروشه يعني قال لك يا وش اخي او تجبوي وي لازم بقى يعني تشتكي جبوي كنت مالا خو بباريزي مالا خو ده كاميرا كتا يعني تشتكي كتا هي وقت التهديد ولا تناقضي سلاح دستي خو بفروشي وكي بريفاتجي يعني نورمال جي عنده سويجي باورم او دور مساله ده توزكي كيم ببن دوايجي بروبليم كي دي سويد هي الفيجن او جيكو تشد فيجن بفشك ام ديفيجن يعني امونيشون ام شو بيجن بصوراني ما ابي تخمني الورده كيماسي هي يعني الورده كيجي انا السويد داس بيكرنا زوتر دخوازن يعني امونيشون تشيك وتشتيتر حاضر بكش بكو وقتك شر دريج ببا وشاخي لازمه مثلا اوكرانيا تخمني بركيمي عنها الفابريقيه المانيا مثلا زور هدي وكبري ناقيشين تشاو بكي شو كي قبول بكي قبول نكي او تقمنيا حاضريا روسيا جبوي شر قالكي فريم مزنه يعني او بتقارن ده بازس شر بكن و برودكشن ها برنامج بكن لسويجي سروان شتا تدبير دستين انا بله او فزاي شرا بلين لولاتي وكو اسرائيل توانی نتنیاهو چەند مانگ بە حکوومەتەکەی درێژە بدات چونکی ئێستا بە پێی هەموو زانیارانەی وا هەیە 15% خەڵکی ئیسرائیل ئەیانەوێت نەتەنیاهۆ لەسەر حکوم بمێنێتەوە وەکو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ناو خودی سوێد ئەوە چەندێک تەئسیری ناوخۆیی هەیە بۆ هەم بۆ ئەو ئەحزابی دەسەڵاتدار و هەم بۆ ئۆپۆزیسیۆن چونکی ئۆپۆزیسیۆنیش بەقەد ئەحزابی دەسەڵاتدار وەکو سوسیال دموکراتەکان و ئەوانی شەرەڵێن ئەبێ شەڕ ئەبێت و ئەبێ خۆمان ئامادە بکەین چەندێک تەئسیری ناوخۆی هەیە بۆ لەباری سیاسیەوە بۆ دەسەڵاتدارانی ئەو وڵاتە دمەسەلی رووسیا دمەسەلی وی شەر سوسیال دموکرات ئەون يعني باوەرم پشتگیری دەدەن يعني سوسیال دموکرات پشتگیری دەدەن لێ پارتی بچووک دەبێژن ئەو ریسکتن هەیە و ئەو دەماگۆژیا و سەرۆک وەزیر کردە لەسەر تهدیدی رووسیا دەماگۆژیکی خراپە و نەباشە يعني دوێ ئەوێ داو دەکەن لە ناو خەڵقی سویدە باوەرم لێکۆڵین چێکن پشتگیریکی گەلێکی مەزن تنێش بۆ تشتی يعني لێ سوسیال دموکرات و مەسەلا ناتۆ دە مەسەلا رووسیا سەتە رووسیادا دایم لەگەڵ حزبین کۆنسەرواتیڤ سوید مۆدەراتن يعني لەوەردا هیچ گۆڕاندنێکی ناکرد لە پۆلیتیکا خۆی دەرەوەدا سوید گەلێکی حساسە ئەو پۆلیتیکاوانی بەرێ چ بە گەل هەبن يعني ناخوازن پرۆبلێمێکی چێکن لێ مەسەلا ئەوێ کوتبوو ئەجنەبی و پاسەپۆرتی سویدی گرتنە و گەلێک شەرکن لەوەردا سوسیال دموکرات گەلێک عاجز بوون دوی بابەتیدا سەرۆک وەزیری سوید و کریستۆفر گەلێکی عاجز گوتە تو گەلێک خەڵقی بەتی هەبوودی ئینسان هەموو هەموڵاتی سوید 11 میلیۆن گەلێک ببە گەل هەب بمینە لێ مەسەلا ئەوێدا سوسیال دموکرات و پارتیا کۆنسەرواتیڤ گەل هەب دەنە و تهدیدێک لەسەر سوید هەیە و هەموو حاضری گەل هەب بکەن يعني بۆ ئەوان ئەرزشی ناوخۆی هەیە بۆ ئەوە بتوانن حکوومەتەکان زیاتر ڕابگرن بله يعني دمەسەلی پاراستنێدا و دمەسەلی پۆلیتیکا دەربەدە ناخوازن ئانها لەگەل سوسیال دموکرات لەگەل کۆنسەرواتیڤ پرۆبلەمان دروستکەن دخوازن گەل هەب بن کە بینە سەر تۆزێک ئەولاوەتر لە سوێد بچینە دەرترەوە لەگەڵ لە ڕابطە لەگەڵ شەڕی غەزا و ئالەوانە
وڵاتی سوئێد بۆ خۆی زۆر جار بە پێی مێژوو چاوی لێ بکەین زۆر پشتیوانی کردو لە خەڵکی فەلەستین بەڵام لەم شەڕەدا ئەبینین زۆر بە توندی دژی تەبعەنەوەی وا هەیەەوە هەموو خەڵکی فەلەستینیەوە حەماسە و حەماسی جەنایەتی کردووە تەبعەن لە ئیسرائیل بەڵام ئەبینین زۆر پشتیوانی لە ئیسرائیل زۆرە چەندێک ئەمە سوئید زیاتر ڕایکێشێ بەرەو ئەو وڵاتانەی وەکو ئەمریکا وەکو ناتۆوانەیەوە لە باڵێکی ترن لە باڵی زۆر ڕاستی کۆمەلگان ڕاست بەێ بکرد ئەم باوەڕم بە پرساتە باش فێم نەکردنێ من فەیم کرد ئەڵێم کە وڵاتی سوئید لە شەڕی ئیسرائیل و حەماس زۆر پشتگیری ئیسرائیلی کردووە کەچی لە مێژوو ئەگە چای لێ بکەین لە مێژوو لە دەورانی پالمە بۆلاوە ئەمە بینین سوێت هەمیشە پاڵپشتی فەلەستینیەکان بووە چەندێک ئەمە سوێ دەخاتە پاڵ ڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی وەکو ئەمریکا وەکو وڵاتانەی کە پشتگیری ئیسرائیلەکە نەمیشە بەێ ڕاستە پرسێکی گەلێکی جیە خۆ بەری هەر تشتی ینی سوید و فلیستین وەکی دەولەت قبول کردە ینی سەفیرێوان بێ باوەڕم خانمێکی ئێستا لەبێ دەرێ دمینە لەستۆقۆم جارە دوجار دیت بۆ مەگەرە مابە و پیشگیریە ئوڵۆپالمێ وستێنان دەشۆن سەرۆک وەزیری کاروەزیری کاربای دەربەوانە گەلێکی هەبوو تێکیریا سوید بۆی فلیستین گەلێکی ڕاستی کار کردی هەروسا ئالیکاریا هومانیست ئالیکا یارمەتیژی لە منتقیوان کردە باژارێوان و ئینسانێوان لێ ئەو حکوومەتە ئانها ئێکۆنسەرواتیڤ گەلێکی دۆستی ئیسرائیلە ینی ئەوە پرەوە دویەمین ئەو ئانها دنیا ینی ئانها هەنێک گۆراندژی چی بوونە بەری 40 ساڵ پرۆبلەمێکی من بێژن دنیا لە مسلمانە ئەو چاوێکی دیتر مێزە دەکرد ینی بەری 40 ساڵە دنیا نەوەکی ئیرۆ بوو ئانها هەر مسلمانێکی هەنێکی کەس ئیسلامیست دەبینن ینی دەبێژن ئەوە غروبی حاماس ینی گەلێک سویدی فرقە حاماس و فلستینی ئانژی پێلو ناکە ینی ئەوەژی پرۆبلەمێکی ینی نەخۆشەش بەرکو ینی بەرێت گوتر مەسەلا زاڵم هەنە و ئێک و زڵم دەبینن ینی ئێک و فرتویک و فرتویکەنە لێ ئانها گۆختێک و باسی مسلمانە دەکەن کەس ناخوازێ لە ئەوروپا یارمەتی بدە ینی چقا مسلمان حەق بە نەحەق بە هیچ گرنگ نینەش بۆیوان ینی چاویوان یەکژی ئەو شتێک و حاماس کرد گەلێکی خراپ و قەتنی ئامێکی پڕ پیس قەتنی ئامێکی گەلێکی خراپ بەڕاستی گەلێک زرادانە داوا فلیستینیژی چوون بزاروکی بچوو کوشتن ژنا تەجاوزکردن گەلێک ئەواکردن لە 7 ئۆکتۆبر و ئەڤیاژی ئاوێکی بویە کەتیە سەرێ ئەوێ هەموو جیهانێ و ئەو بابەت گەلێکی زۆرە جەش بۆ ویژی مەسا دەوڵەتی سوید ینی سوید پۆلیتیکا خۆی ئانهادە کۆنسەرواتیڤ هەموو یا ناتۆ و ئەمریکا تاقیب دکە ینی وەختی ئەمریکا جۆ بایدن پشتگیری بدە ئیسرائیل دە سویدجی ئۆتۆماتیکمەن پشتگیری بدە ئیسرائیل ینی ئەڤیا وسایە هەر ئیسرائیل چیژی بکە ئانها یەک فلیستینێکی ژلوێ دەرێ نەمینە حتا کو ئەمریکا پشتگیری بکە تە سویج ڕۆژە کو ئەمریکا پشتگیری نەدا سویدجی نادە ینی سیاسەتە سوێت گرێدایە وێ دەرەیە لێ هەر وساژی ئەزخوازم بێژم کو دناوێ ڕۆژنامەی سویدی دەژێهێدی هێدی دەست پێکردنە گەلک ئینسان دەبێژن ئەو تشتێک و ئەو شەڕی ئیسرائیل ژی سینۆری خۆ دەرباز کردی ینی حتا بێگا 23,000 ئینسان هاتی کوشتن و گەلک ئەو ئینسان زێدە هاتی کوشت گەلک زاروک تێنە کوشتن بڕاستیژی ڤیالیدە لێهێژی هەموو زافترێن پارتیە سویدی پشتگیری دەنە ئیسرائیل مەسەلا فلیستین بڵێ هەل با لە مەسەلەی سوید ببینینەوە مەسەلەی ناتۆیش کە پەیوەندی هەر بەم هەڕەشەی شەڕی رووسیا هەیە هەڕەشەی شەڕی رووسیەکە لەسەر سوێد تورکیە زۆر ئاسیهێنی خستۆتە بەردەم بوون بە ئەندامی ناتۆ بەڵام لە لایەکی تریشەوە فشارێکی زۆری هێناوە بۆ وڵاتی سوێد بەرامبەر بە کورد ئەوە ئەبینین هاوکات لەگەڵ شەڕی ئیسرائیل و حەماس کوردستانی ڕۆژاوا لەلایەن دەوڵەتی تورکیەوە بە چڕ هێنەکرێت بردەمانەکرێ بەشێکی لە ژێرخانی ئابووری کۆمەڵایەتی وڵاتە خەریکە بردمانەکرێت لە ناوە برێت وڵاتی سوێد یارمەتی زۆری ڕۆژاوایدا بتوانین بڵێن هێنیشی کە دەتوانین
ڕاوێژکاریان بوو نظامی لەوێ یا تدریبی شەروانانی یەپێگە و یەپێژەیان ئەدا بەڵام ئێستا ئەم مەسلەی ناتۆ بوو بەهۆیەوە کە ئەوان حتا بتوانن یەپێگەش لە ڕێزی تۆریستا دابنن و تحریمی بکەن ئەوە چۆنە بیننەوە بەڕست زۆر خراپ دەبینم یعنی مخابن يعني سويد خو قالك يقول بو مثلا ناتو تهديدك واردوغان دكي ودبي قالك الكاريا كردان ونكن وهر كردي وك تيروريست اعلان دكي و سياسه جل السويد هنيكي بارتيا كونسرفاتيف براستي نخوش كر هر وسا بارتيا سوسيال ديمقراطي نخوش كر قلت قالك اون مسافه خو مسافه دينن شي يبي بارتيا كونسرفاتيف حكومتنا انها قلت توبياس بيستر سروك وزير الكهرباء در السويد قلت كو ام مسافه داتين نمبر اخو يبي بيدا ابيات شكي قالك خرابو لانها من بينن كو دولت تركيا هر روز قامش رو بمب دکه او درون خودش نوی داره سرکانی گله جدیدتر روجاوا دگه حتی نهاد شلو 4 نقطه بمب کرنه و سویدن یه خناکه دنیا دنیا خناکه لوقتی که وقت فلسطین بمب دکن هر کس دچه بجگری ده فلسطینیا او یاجی تفهمونو ویجب ده برچاو یعنی گله کردی دنیا یا کرداج ببین یعنی گله ام کرد نابرا 45 میلیون انسانه ایرو وحقيوانجي هي يكون زمان خو خبر بدن كلتورا خو بكير بين حقيوان هيك ولاتي خوش شكل رفراندوم تشيكن قرب خوازن حقيوان هي اللي تفرد مثلا جبر مثلا ناتو هي براستيجي ناتو مثلا كردي ده قالكي دوروتي دك كوجو وقت كل داعش شرح ابو كرد سر عرض ابو 11000 شهيد مهنه حزح صدانوتو نه بين 25 سال بون او كسمه هر شپارش كردستان شو شرح خو كرن نشتن که اسلامیزم پیش تا بکه و داعش جی کردستانه و جوجلات ناوین درخستن و مخابن ولاتی ناتو کرداو کی چکدار بکیر آنین آنها جی تحقق سیاسی ناخوازم بدنوان و روشکی و سوید جی مثلا ناتو آنها او دکه یعنی ام بیجن لکردان حقی دکه حقی وان خود دوروتی دکه لی از باورم وقتی که سوید ببی اندام ناتو تیپ آلیکاریا وان جبو کردا زیده تر ببی جبير نكن كو إيرو كواليسيون تيجي داعش زعفتري وانا انداميناتونا وجي جم يبيجي وبيدا يشتكن وفرنسا جي انداميناتو لفرنسا قالك على كاريا كردات كي وقت كو السويد ببي انداميناتو معناه ناوج بو كردا فلاكته ليه ديساجي باز باورم تي على كاريا واش بو كردا نزيك تبردام بله کا کوردۆ زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا من زۆر سپاس سپاسیاتت دەکەم سەرکەوتن دەوازم جارێکی دیترێک دەبین ڕۆژ باش زۆر سپاس ڕۆژ باش بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهات خوازم